کەشی بسازێنێ بۆ نمونە لە ڕووی کەشوهەواوە شوێنێکی سارد بووە لە ڕووی هەڵکەوتێ جوگرافیەوە شوێنێکی سەخت و هەڵەت بووە ئەمە وای کردووە کە ئەو جۆرە پۆشاکەی کە هەورامی داهێناوە بسازێت لەگەڵیا بۆ نمونە کوڵەباڵ هەم شێوازی دروستکردنی بەرامێکی خۆماڵی بووە لە بەروبوومی بەرگن و خوری ئاژەڵ و مەڕووماڵاتی خۆی دروستی کردووە وەستاکاری ناوخۆیی دروستی کردووە و هەروەها شێوازی دروستکردنەکەشی بە شێوازێک بووە کە ئەگە مرۆڤ لەبەریکە هیچ ڕێگرێک نەبێت لە هەڵسوکەوت و جوڵەی ڕۆژانە و ئیشوکار و ئەو سروشتەی کە تایە ژیاوە ئەمە چەند بۆعد و چەند ڕاهەندێکی هەیە ڕاهەندی یەکەمەوەیە کە خۆماڵی بووە هیچ پێویستی بە مادەی خام نەبووە لە دەرەوەی هەورامانەوە بهێنرێت و کولفە و تێچووی ببێت بۆ هەورامیەکان هەم دەستیکار هەورامی بووە لە ناوخۆی هەورامان خۆیان دروست کراوە ئەمانە هەموو وایان کردووە کە ئەو جۆرە پۆشاکە شتێک بێت کەم ئەرک و کەم مەسرف بێ لەسەر مرۆڤی هەورە وەکو لە پێشەوە ئاماژەمان پێکرد لە هەمووی مهمتر ئەوەیە کە ئێستا مرۆڤی هەورامی لە هەورامانە ناژی ئەو جل و بەرگەی ئەو پۆشاکەی ئو کللتور و فەرەنگەی بە شێوازی کە هەورانی بوویەتی هەڵقوڵاوی ژینگە و مەناخ و ئەو شوێنە بووە کە تایە ژیاوە ئەو سروشتە ژیانە بووە کە تایە ژیاوە ئێستا بەهۆی هەژمونی عەولەمە و جیهانگەراییەوە وای کردووە کە یەکەم مرۆڤی هەورامی زۆربەی لە ژینگەکەی خۆیان ناژی ئەو ڕەکەمەیشی کە لە هەورامانە ئاژی هەر ئەو تایبەتمەندی خۆی لەدەستداوە کەوابوو ڕنگدانەوەی هێرشی عەولەمە و هەژمونی جیهانگەرایی وای کردو ئەو کارێکگەریە سەلبیە بووە کە مرۆڤی هەورامی لە ژینگەکەی خۆی هەڵکەنراوە کە ژینگەکەی خۆشی هەڵکەنرا ئەبێت تەکەیف و تەعامل و سازان بکە لەگەڵ ئەو ژینگە تازە کە لەگەڵ یاژەوە بۆ خاستەن منتەقەی هەورامان زۆر بەکاردێنێ ئەم کوڵەباڵە جاران هەلاجمانە بوو هەلاجەکان ئاهاتن بەلادەکانە ئەگەڕان خاستەن هەلاجی ئێرانی کە هاتنە لادەکانەوە لەوێ کە ئیشیان نەبوو لە فەسڵی زستانە یا لە بەهارە خاستن کە ئەو مادە ئەوەلیەی کە هەیە کە بەکارێنن بۆ کوڵەباڵ و ئەوانە بە زۆری لە بەهارە هەبوو چونکە ئەویژی ئینتاجی بەرق و بەرق بووە کوڵەباڵ شتێکی زۆر پیرۆزە لە لای ئێمە چونکە لە باو باپیمانەوە بەکارمانێنا کوڵەباڵ موادە ئەوەلیەکەی لە خۆمان پێڵێن بەرگن لە بەرگی بەرخ بەکار هاتووە اینجا هەلاجەکان ئەهاتن ئەلێرە شوێنی تایبەتی خۆیان هەبوو لەگەڵ بەرگنەکە تەریانەکرد لەگەڵ هێلکە تێکەڵیان نەکرد و قاڵبی تەواوی خۆیان هەبوو بۆ کوڵەباڵیان بەکارهێنا اینجا ئەم کوڵەباڵاش ئێمە ئەو ساگە وەک ئێستا نەبوو وەسیلە هەبێ بە تەنانزێت کابا بە تەلەفۆنێک ئێستا کاکە چەند قەمسەڵی بێ چەند شتی هەبێ لە وڵاتانە بۆیە ئەو ساگە بەرهەم کەم بووە بازرگانیش کەم بووە ئێمە کوڵەباڵمان بەکارهێناوە کوڵەباڵیش بۆ سەرما ئیسیفای هەبوو بۆ گەرما ئیسیفای هەبوو زستانان خەڵک بەکاری هێنا بۆ گەرما من بڵێ عەفو بۆ گەرما بڵێ یانی کە سەرمای نەبێ هاوینان ئاگاشم لێ بووە زۆربەی خەڵک بەکاری هێناوە حەد لەبەری کردووە لێ کوڵەباڵ لەبەر بێ فێنکترە یانی ئەوانەی کەوا بە زۆری کوڵەباڵیان بەکارهێنا درەنگ تووشی پشت دێشا بوو.